شەهێن و کاروان ئایا جیابوونەوە؟ شەهێن کاروان لە ماڵەوە دەردەکاو دەڵێ دەستی شکاندوم، خیانەتی لێ کردوم، ڕاست ناکات، خۆی لە ماڵەوە ڕۆیشتووە. ئایا ڕاستی شەڕەکەیان ئەوەیە یان ئەوانیش وەکو کابرا بۆ ئەکتیف ئەو بەزمە دەکات؟ کێ دەیەوێ لێکیان بکە و جیایان بکاتەوە؟ تەواوی زانیاریەکان و ڕاستی زیاتر لە کلیل میدیا. سلااو لە کلیل میدیاوە دووبارە گەڕینەوە لاتان بۆ بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێر ببینەچەوەرەوە سەبسکرایبی کەناڵەکەشمان بکە. بۆ پەیوەندیکردن بە ئێمەوە دەتوانین لە ڕێگای سناپچاتەوە یاخۆ لە ڕێگای ئینستاگرامەوە پەیوەندیمان پێ بکە، ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە. هونەرمەند و ئەکتەری داری نێو دراما و فلیمەکان شەهێن جەمال و هاوسەرەکەی بە ناوی کاروان ئاوات چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیا دەنگۆ بڵاو بۆتەوە کە جیا بووتەوە و کە هاوسەرەکەی لە ماڵەوە دەری کردووە. شەهێن جەمال لە ساڵی 1985 لەدایک بووە، هەر لە سلێمانی دەژی و کچە ئەکتەرێکی ناسراوە. ساڵی 2008 خەڵاتی باشترین ئەکتەری لەسەر ئاستی هەرێم پێدراوە. بەشداری لە چەندین دراما و کورتە فلیم و فلیمی سینەمایی کردووە. شەهێن لە ساڵی 2004ەوە دەستی کردو بە کاری هونەری تاوەکو ئێستاکە بەردەوامە. ساڵی 2003 هاوسەرگیری کرد لەگەڵ هونەرمەند و دەرهێنەر کاروان، خاوەنی دوو منداڵن بە ناوەکانی شەنیار و ژابان. کوڕەکە لە ئێستادا تەمەنی 19 ساڵە وە کچەکەشیان تەمەنی 18 ساڵە. واروە کاروان ئاوات دەرهێنەر و ئەکتەر لە بواری فلیم و سینەما وەکو ئەکتەرێک بەشداری چەندین کاری هونەری و فلیم و درامایی کردووە. دەرهێنانی بۆ چەندین فلیم و دراما کردووە. نمونەی دراماکان سەمای تەزرا و فلیمی سینەمای هەڵۆکان و جەنگ و واروە هاوسەری هونەرمەند ئەکتەر شەهێن جەمالە. ئەو دوو کەسایەتە چۆن یەکیان ناسی؟ کاروان و شەهێن هەردووکیان لە ئاهەنگێک بەشدار بوون، واتە ئاهەنگێکی بۆ گواستنەوە. ئەلێندەر یەکتری دەناسن و تاڕف لەگە یەکتری دەکەن. دوای 2 مانگ لە پەیوەندی لەگەڵ یەکتری کاروان دەچێتە داخوازی شەهێن و وەڕازی دەبێتن و هاوسەرگیری دەکەن کە ئەو کاتە شەهێن تەنها تەمەنی 18 ساڵان بووە. دوای ساڵێک لە هاوسەرگیری بەشداری لە دراما دەکاتن و هاوسەرەکەشی وەکو دەرهێنەرێک بەشدارە لەو درامایە و زیاتر پەرە بە هونەری دەدەن و لە ئێستاشدا کێشەی کەوتوتە نێوانی ئەو دوو هونەرمەندە. بەڵام چ زۆرە کێشەیەک وەکو کەسە مۆدێلەکان و کەسی دیاری سۆشیال میدیا کێشەکانی خۆیان هێناوەتە بەردەم کامیرە و سۆشیال میدیا و تیڤ. ئەو دوو هونەرمەندە زۆر لەوە گەورەترن کە کێشەکانیان بینە سەر تەلەڤیزیۆن و سۆشیال میدیا ببنە باسی خواس و کەناڵ و پیجەکان. واروەها ئەو کێشەیە لەکوێ ڕاددەستی پێ کردووە؟ وا دیارە ماوەیەکی زۆرە ئەو دوو هونەرمەندە کێشیان لە نێواندا هەیە و تایبەتی و خێزانیە. بەڵام لە کۆتاییدا کێشەکان هەر لەو چوارچێوە نەمانەوە، بەڵکۆ ئاواتی هاوسەری شەهێن لە یەکێک لە کاناڵەکان بەشدارە و هاواری لێ هەڵدەسێ. دەڵێ من 15 ڕۆژە لە ماڵەوە نیمە و 3 شەوە لە پارک دەخەوم، دواتر چوومەتە لای هاوڕێکانم و باسی کێشەکانی دەکا. دەڵێ هاوسەرەکەم شەهێن لە ماڵەوە دەری کردم، تەنانەت خۆشم جلەکانی خۆم پێچاوەتەوە و خۆم لە ماڵەوە هاتوومەتە دەرەوە. بە ناچاری 3 شەو لە پارکی ئازادی ماومەتەوە و دواتر هاوڕێکانی یارمەتیان داوم و منیش چووم بۆ لایەن لە شوقە ماومەتەوە لە ئێستادا. تاوەکو ئێرانە هەموو کەس پەنجەی تۆمەتی بۆ قات و هونەرمەند شەهێن ڕادەکێشە. دەیانوت چۆن دەکرێت پیاو لە ماڵەوە دەربکرێتن؟ ئایا ئەمە مۆدیلی 2024 وای لێ هاتووە ئافرەت لە ماڵەوە دانێشێتن و پیاویش بکرێتە دەرەوە؟ بەڵام شەهێن ئەو بێدەنگیانەی شکاند و شەوی ڕابردوو لایڤی لە تیکتۆک کردەوە و باسی تەواوی ڕاستیەکان کرد. شەهێنیش بە جۆرێکی تر وەڵامی هاوسەرەکەی دەداتەوە. پێش هەموو شتێک دەڵێ ئەو هاوسەری منە و لە دواوەی شەهێن وێنەیەکی خۆی هاوسەری لە دیواردا بوو. وتی ئەگەر زیاش بینەوە من ناتوانم ئەو وێنەیە لێکەمەوە و 20 ساڵە من لەگەڵ ئەو پیاوە دەژیم و هیچ کێشەکان بۆ جۆرە نییە و ئەویش ئەوەی باز دەکا ناڕاستن و قسەکانی ئەوی بە ناڕاست خستەوە. وتی من بە هیچ جۆرێک من هاوسەرەکەم لە ماڵەوە دەرنەکردووە، بەڵکو کێشەکەی ئێمە
لەو نقطەوە دەستی پێ کرد کە هاوسەرەکەم باسی لەوە کرد لەگەڵ چەند هاوڕێیەکی دەیەوێ شوقەیەک بەکرێ بگرێتن و لەگەڵ ئەوان ژیان بکاتن و جاروبارش بێتە ماڵەوە نازانم شوقەکەی بۆ چییە لە کاتێکدا ماڵ و منداڵی خۆی تاوەکو ئێستا لە ناوکرێت دادەنیشین و بۆچی بچێتن شوقە بەکرێ بگرێت لەگەڵ هاوڕێکانی منیش پێم وتووە وەرە پیاوەکە ئەو پارەی کە لە شوقە سەرفی دەکەی و وەرە بۆ مار و منداڵت سەرفی بکە و وا کرێی خانەکەمان بۆ بدە پێویست ناکە تۆ بچێ شوقە و ئەو هەموو زیادە مەسرفیە بکەی و لە ماڵی منداڵی خۆ سەرفکە و باشترین ژیان دەکەین بازەوە دەکە ئەوە هەموو کێشەکەیە دوای ئەوە هاوسەرەکەم تووڕە دەبێتن و لە ماڵەوە دەچێتە دەرەوە دوای ئەوە هاوسەرەکەم بێکەس نییە خاڵ و پلک و ئەو قزم و کەسانەی هەیە برا و خوشکیشی هەیە دەتوانێت بچیتە لای ئەوانە بمینێتەوە بۆ دەچێتە پارک دەخەوێ و لە هەمان کاتدا هاوسەرەکەی بازەوە دەکا من ویستومە کێشەکان گەورە نەبێتن و خزم و کەسم تێبگا کە هاوسەرەکەم منی لە ماڵەوە دەرکردووە ئایا تۆ بڕۆ بە کامیان دەکەی و کامەل لە سەحەقن وەروەها شەهێن بازەوە دەکا بەڵگەم پێەیە هاوسەرەکەم چەندین جار خیانەتی لێم کردو و چەندین جار ئازاری داوە بەڵام من تاوەکو ئێستا بێدەنگیم هەڵبژاردووە و چەند ڕۆژێک پێشەوەی ئەو بابەتە بتەقێتەوە لە یەکێک لە پرۆگرامەکان شەهێن دەڵێ بە هیچ جۆرێک هیچ کەسێک ناتوانێت من و هاوسەرەکەم لە یەکتری جیا بکاتەوە ئەو بازەکاری هوەرێکەشی دەکا دەڵێ من وازم لە کاری هوەری نەهێناوە لە ئێستادا بەڵام هوەر وازی لە من هێناوە ئایا دەزانی شەهێن لە ساڵی 2009 بە شاجوانی سلێمانی هەڵبژێردرا لە پرۆسەیەکدا شێن بەشداری کردبوو لە پڕاوتیان دەبیت تۆش بەشداری بکەیت وە زۆرترین خەڵک دەنجادا ئەو خاتونە و وەکو شاجوانی سلێمانی بە خەڵک ناسێنرا ئایا پێت وایە ئەو دوو هاوسەرەیە تەنها بۆ ئەوی دووبارە ببنەوە مۆزۆ ئەو سیناریۆیان دروست کردووە خۆشیان ئەکتەرن لەو بابەتە زیرەکن یاخود ئەوە ژیانی ڕاستیانە لە پێشووتر دیتمان چەندین هاوسەر ئەکتەر نەبوون ئەو بەزمەیان دروست کرد و دووبارە هاتن ناو سۆشیال میدیا و تەواوی سۆشیال میدیایان داگیر کرد بە هەمان شێوە شەهێنەوە کاروان ئەوانیش هەمان شت دەکەن و خۆیان زیرەکن و لێ هاتوونە ئایا پێت وایە ئەمە تەنها ئەکتێکە دوو ڕۆژی تر بێکەوە سناپ دەکەن و نەهیچ بۆ و نەهیچ کرایە وەروە شەهێن بازەوەش دەکاتن ئەوشمان لەبیر نەچێ دەڵێ هاوڕێکانی کاروانن کە ئەو بەزمەیان بەسەر ئێمە داهێنا و دەیانێ هاوسەرەکەم لێ بن و وەروەها دووبارەکە باسمان کرد لەوانێ ئاکتێک بێت لەوانەش ژیانی ڕاستیان بۆ شێوازە بەڕێ بکەن ئێمە وەکو ستافی کلیل میدیا هیوای ژیانێکی خۆشیان بۆ دەخوازین و وەروەها دووبارە خێزانێکی تەندروست لەگەڵ یەکتری بەڕێ بن و وەروەها ئەو دوو منداڵەشیان بێداک و باو نەبن و تەنها لە لای یەکێکیان گەۆ بن هیوادارین ئەو خێزانە چوار کەسیە لەگەڵ یەکتری بن و دووبارە ژیانێکی خۆش بەڕێ بکەن لە کۆتاییدا پرسیارەکەمان لە ئێوەی بینەر ئەوەیە ئایا پێت وایە ئەوە تەنها سیناریۆیەک و ئاکتێکی ئەو مۆدیلینی سۆشیال میدیایە یاخود ئەوە ژیانی ڕاستەقینەی خۆیانە بۆمان لە کۆمنت بنووسە زۆر سپاس بۆ سێکین تاوای ڤیدۆکەمان پێت خۆشە لە ڤیددیۆی داهاتوو چاوپێکەوتن یاخود ڤیددیۆ لەسەر چ کەسایەتێک بکەی بۆمان لە کۆمنت بنووسە هەموو کاتێک باشترینەکان ببینە لا کلیل میدیا